و شانازیەکی تریشەیە کە بۆ حیزبی دیموکرات دەبیش هەمیشە تۆمار بکرێ، ئەویش ئەوەیە کە لەگەڵ ئەوەی ناچار بووە بەهۆی جوغرافیا و بەهۆی وەزعی سیاسی پەیوەندی لەگەڵ ڕژێمی عێراق بکات، بەڵام هەرگیز ئەو پەیوەندیەی لەسەر حسابی کوردی عێراق نەبووە و هیچ زەرەری لە کوردی عێراق نەداوە. خۆیان زەرەریان کردووە بەڵام نەیان هێشتووە کوردی عێراق زەرەر بکە. ئەوە ژانازیە و شتێکی زۆر گرنگە و تا ئێستاش بەردەوامە و ئەو هەموو فایلەی کە لە ئەمن و مخابراتی عێراقی گیراوە پاژەوەی کە ڕژێمەکە ڕووخا، هیچ شێوە باسێکی نێگەتیڤی حیزبی دیموکراتی تیانە، بەعەکسەوە شتی زۆر پۆزیتیڤی تایە. ئەوەش بەڕای منەوە ئەوەش بەلای منەوە دەبێ حیزب وەکو حیزب شانازی پێوە بکەن و دەلیلی ڕاستی و کورتپەروەری سەرکردایەتی حیزبەکەتان